ئێرە گرتقەڵاتە لە دەڤەری برادۆست. لێرە شوێنەواری سۆران و زانکۆی پێنسیلڤانیای ئەمریکی کار دەکەن. ئەوان گومانی ئەوە دەبەن ئێرە قەڵایەکی گرنگی شانشینی ئۆرارتی بێت. بەپێی ئەو پارچەگلێنانەی لەو شوێنە دۆزراونەتەوە دەگەڕێنەوە بۆ هەزارەی یەکەمی پێشزاین. ئێمە لەگەڵ زانکۆی پێنسیلڤانیای ئەمریکی هەڵساین بە کارکردن لە گرتقەڵات لەبەرەوەی کە ئەو شوێنە گومانی ئەوەی لێ دەکرێتن کە قەڵایەک یاخود پەرستگایەکی مهمی شانشینی ئۆرارتی بیتن لەبەرەوەی کە چەندین زانە کە سەردانی ئەو شوێنەیان کردیە کە یەک لەوان بۆ هومەرە پێی وایە کە ئەو قەڵایەکی سەردەمی ئۆرارتیەکان بیتن و هەروەها بەپێی راپۆرتەکانی بۆ هومەر کە سەردانی ئەو شوێنەمان کرد ئەو نەخشەیە و ئەو خەریتەی کە ئەو شوێنەکەی کێشایتەوە کە لە ساڵی 1970 سەردانی شوێنەکەی کردیا کە بە دوای پاشماوەکاندا ڕۆشتین توانیمان پاشماوەی دیوارەکانی ئەو شوێنە بدۆزینەوە کە بینایەکی زۆر گەورەیە و لە هەندێک شوێن پانی دیوارەکان دەگەڕێتەوە بۆ نزیکەی 2 مەتر و درێژایی لە هەندێک شوێن دەگات هەتا 30 مەتریش. مایکل دانچی لە ئەمریکاوە بە دوای نەخشەیەکی بۆ هەمەر هاتۆتە برادۆست کەوا لە ساڵی 1970 کێشاویە. ئەو پێی وایە ئەم قەڵایە قەڵایەکی سەردەمی ئۆرارتیەکانە. دوای پشکنین و کاری هەڵکۆڵینی مایکل دانتی و شوێنەواری سۆران توانیان پاشماوەی دیوارەکانی ئەو شوێنە بدۆزنەوە کەوا دیوارێکی گەورەیە پێدەچێت ئەو شوێنە قەڵا یان پەرستگایەکی ئۆرارتیەکان بێت. ئەو پرۆژەیە گەڕانە بە دوای شاراونبووەکەی موساسیر. سڵاو، من مایکل دانتی سەرۆکی تیمی زانکۆی پێنسیلڤانیای ئەمریکیم کە لە شوێنەواری گرقەڵات لە نزیک گوندی مجێسەر لە ناحەی سیدەکان کار دەکەم. لەم شوێنە پاشماوەی دیوار بەدەرکەوت کە پێدەچێ پەرستگای یاخود قەڵایەک بێت کە دەگەڕێتەوە بۆ شانشینی ئۆرارتی. مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 700 تا 800 ساڵ پێشزاین. دەستخۆشی لە بەڕێوەبەراتی شوێنەواری سۆران و بەڕێوەبەراتی گشتی شوێنەوار دەکەین کە هاوکارمان بوون لە ئەنجامدانی ئەم هەڵکۆڵینە شوێنەواریە. هەروەها هیوادارین ئەم کارە بۆ ساڵانی داهاتوو بەردەوام بێت. شوێنەواری سۆران نزیکەی 1000 شوێنی شوێنەواری هەیە و گرێبەستیان لەگەڵ چەندین زانکۆ ئەنجام داوە بە مەبەستی ڕووپێ و کاری هەڵکۆڵینی ناوچە شوێنەواریەکانی سۆران. 5 ناوچە شوێنەواریەکانی سۆران کاری هەڵکۆڵینیان بۆ دەکرێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری برادۆست.